تا ئێستاش هاتن و نەهاتنی موچەی فەرمانبەرانی هەرێم هەواڵی بەپەلە و ڕووداوی گرنگی هەرێمی کوردستانە. ئەم مانگەش بۆ ماوەی 14 ڕۆژ موچەی فەرمانبەرانی هەرێم دواکەوت. گەرچی نرخی نەوت لە ئێستادا لە بەرزترین ئازدایە و بەهۆی زیادکردنی بادشەوە لە خاڵە سنووریەکان و هەرێمی کوردستان داهاتی ناوەخۆڕووی لە زیادبوون کردووە، بەڵام حکوومەتی هەرێم تاکو ئێستا چاوەڕێی دەستی بەغدادا بۆ ئەوەی 200 ملیارەکە بنێرێت اینجا موچە دابەش بکات، گەرنا موچەی فەرمانبەران نادرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت فەوزا لە نێو حکوومەت هەیە و داهاتەکان یەک ناخرێنەوە. موچەیەکێک لە پابەندیە داراییەکانی حکوومەتە لەگەڵ کۆمەڵی پابەندی تری دارایی بەداخەوە بەهۆی ئەو دۆخەی حکوومەت تێککەوتووە لە پێشێلکاری یاساکان گەندەڵی نەگەڕانەوەی داهات بۆ خەزانەی گشتی بۆتە هۆی ئەوەی هیچ پابەندێکی دارایی حکوومەت زەمان نەبێت بە موچەشەوە. ئێستا تەماشاکە تۆ حکوومەت پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی بۆ ماوەی 6 ساڵ ڕاگرتووە. ئەمە کارێکی زۆر نایاساییە، هەموو سلف و عقارەکانی ڕاگرتووە، کۆمەڵی زۆر خەرجی کەم کردوتەوە، لەولا داهاتیش بە شێوەیەکی زۆر بەرچاو زیادی کردووە بێجگە لە 200 ملیاری بەغدا. هەموو ئەوانە دلیلی ئەوەیە حکوومەت لەناو فەوزایە، هەتا حکوومەت لەناو فەوزا و لەناو گەندەڵی و لەناو پێشێلکاری یاساکانە بێ ناتوانێت ئەرکەکانی خۆی جەبەجێ بکە. ئەندامێکی تری پەرلەمانی کوردستانیش دەڵێت بەپێی بەدواداچوونەکانی ئێمە حکوومەت داهاتی تەواوەتی لە بەردەستدایە و چاوەڕوانکردن بۆ 200 ملیارەکەی بەغدا بیانووە تاکو موچە دابەش نەکات. دەشڵێت مانگانە حکوومەت زیاتر لە تریلیۆنێک دینار داهاتیەتی، بەڵام کەمتر لەم ڕەپارەیە بۆ موچەی فەرمانبەران پێویستە. هیچێک لە کێشەکان لە ئێستادا لە هەرێمی کوردستان کێشەی دابەشکردنی موچەیە. بەداخەوە من نازانم ئەسڵەن بوو بۆ کێشە لە ئاساسدا خۆی ئەم چاوەڕوانکردن بۆ هاتنی 200 ملیار دینار لە بەغدا ئەمە خۆی بیانوویە کە چونکە حکوومەت هەرێمی کوردستان داهاتی پێویستی لەبەردەستە بۆ دابەشکردنی موچە. ئێمە لێک دانەوەیەکمان کردەوە بە داتا بۆ دادچوونەکانی ئێمە حکوومەت 710 ملیار دیناری لە داهاتی نێو دەست دەکەوێت، 300 ملیار داهاتی ناو خۆ دەست دەکەوێت، دەکات تریلیۆنێک و 10 ملیار دینار و 20 ملیاری تەمویلی هاوپەیمانانی هەیە واتە تریلیۆنێک و 30 ملیار دیناری ماگانەی لەبەردەستە بۆ دابەشکردنی موچە کە خۆی موچە 900 ملیار دینارە. یعنی ئەمە هیچ ئەشکالێک دروست ناکە. من نازانم بۆ دەبێت چاوەڕوانی پارەکەی بەغدا بکەین و ئەمە بەڕاستی نازانم و دوورە لە ڕاستیەوەی کە حکوومەت دەکات تەنها تەبریرێکە بۆ دابەشکردنی موچە لە کاتی خۆیدا. فەرمانبەرانی هەرێم تاکو ئێستا دڵنیانین ئاخۆ موچەکانیان لە کاتی خۆی و بەبێ لێبڕین پێدەدرێت یاخود بۆ جارێکی تر بە بیانووی جیاجیاوە موچەکانیان دوا دەخرێت و لی دەبردرێت. لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوتیش تاکو ئێستاش هەر حکوومەتی عێراقا کە بۆ فەرمانبەرانی هەرێم بۆتە پشتیوانیەکی باش. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.